دوای 15 ساڵ لە پەسەندکردنی دەستووری عێراق بەشێک لە نووسەران و شارەزایانی بواری یاسا مانەوەی کێشەکانی عێراق بۆ جێبەجێنەکردنی دەستوور دەگەڕێنەوە و پێشیان وایە بەبێ گەڕانەوە بۆ بڕگە و مادەکانی دەستوور پرۆسەی سیاسی حکومڕانی لە عێراق سەرکەوتوو نابێت. ئێمە دەست لەسەوە بکەین دەستوورێکەیە و پەیوەندی لەگە وڵاتان بکەین و لە ناو خۆشمان وشیاری و ڕۆشنبیری پتر بڵاوکەینەوە چونکە تا ئێستا خەڵک بە تەواوی لە دەستورەکە نەگەی و بە تایبەتی من باسی ئەوان دەکەم یاساناس و ئەوانەی سیاست مەدارن چونکە دەبی جارێکی بخینەوە بە دیوەکەیتی چونکە لە دەستورەکە هاتووە پاچەرمانگ دەبایە هەموار بکرێ بەڵام نەکرا پاش 15 ساڵ ئێستا دەبی ئێمە ئەگەر بێت و هەمواری بکرێ ئەگەر سێ پارێزگا دژی بن ئەوە وەک خۆی دەبینێتەوە و ئێمە دەتوانم بڵێم لەبێ پێویستە بە خۆمان دابچینەوە دابنیشین و لایەنی ئەوەی کە دەستور دەبی هەموو عێراقیەکان بە هەموو پێکاتەی ئاینی و پێکاتنەتەوەیەتەکان دەبی مافیان نەبی بەڵام بەلاغێکی زۆرەوە جێبەجێ ناکرێ. هەروەک ئاماژەی بۆ دەکەن بەهۆی ئەوەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق لەسەر بنەمای دەستور ڕێکخراوە کەسی بەهۆی جێبەجێنەکردنی دەستور پەیوەندیەکانی نێوان هەردوو لا چۆتە قۆناغێکی دیکە و ڕێگای دەربازبوون و ڕێکەوتنیش هەر دەبێت لەسەر بنەمای دەستور بێت. دەستور تەنیا کێشەی گرفتی ئەساسی نیە لە نێوان هەولێر و بەغدا یان لە نێوان کورد و بەغدا بەپێچەوانەوە ئێمە بە درێژایی مێژوو ئەگەر ئاوڕێک لە جوولانەوەی کوردی بدەینەوە تەماشا دەکەین لە هەموو ڕێکەوتن و گفتوگۆکان لەگەڵ بەغدادا ئێمە لە سەرەتادا لێک تێگەیشتنێک دروست بووە بەڵام دواتر لێک دابڕاوین و جارێک کە شەڕ هەڵگیرساوەتەوە و قەزێک کێشەکان بە ئاقارێکی دیکەدا ڕۆیشتونە. ئەو دەرفەتی ئەم جارەمان دەرفەتێکی زۆر تازە بوو بەڕاستی هەم دوای ڕاپەڕین لە 91ەوە و هەم دوای 2003 ڕوخانی سەدامەوە و هەم پەسەندکردنی دەستور کە کورد ڕۆڵێکی گەورەی تێدا جێڕێەوە سەرکردایەتی کورد ئەو کاتە لە بەغدا بوون. کۆی ئەو کێشانێکی لە عێراقێ پەیوەندی بە دەستورەوە هەیە کە جێبەجێنەوە کاری جێبەجێنەکردنی دەستور چەند خاڵێک یەکێک لەو خاڵانەوەیە کە هێز و گروپە ناوەخۆکانی عێراق ئەوانەی کە مەسەبی بیر دەکەنەوە یان ئایدۆلۆژی بیر دەکەنەوە بە هەمان عەقڵیەتی عروبی بیر دەکەنەوە بۆیە وای لێهاتووە کە نەیانەوێت کە کێشەی لە عێراق کێشەکانیان چارەسەربی نەکردتەنها لەگەر کورد چونکە کێشەکان لە عێراق بەس کورد نییە کێشەی میلیشایەتە کێشەی کۆمەڵە گروپە کێشەی جێبەجێکردنی هەندێک مەقایسی ئابووریە کە لە عێراق ڕەنگە ڕێگریەبی. هۆکاری دووەم پەیوەندی بە هەرێمیەوە هەیە وڵاتانی دەوروبەر کە ئەوانە دەستیان هەیە لە ئەوەی کە عێراق هەمیشە لەو برینە قوڵە دابژی هەمیشە لەو زامە دابژی. دوای ئەوەی لە ساڵی 2005 دەستوری عێراقی بە زۆرینەی دەنجی خەڵکەکەی لە ڕاپرسیەکدا پەسەند کرا بەو ئامانجەی لەمە دووە پرۆسەی سیاسی حکومڕانی لەسەر بنەمای دابینکردنی مافی سەرجەم پێکاتەکان بەڕێوە بچێت کەچی بە چەندین هۆکار ئەوەی چاوەڕوان دەکرا دوای پرۆسەی ئازادی عێراق جێبەجێ نەکراوە. تا عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.